حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. قد أفلح المؤمنون كامانا الذين هم في صلاتهم خاشعون. براسي مسلمان كان سركوتن سرفراز بون بودنيا وبقيامتيان ئەوانەی کە لە نوێژەکانیانە خاشعن، ئەوانەی کە لە نوێژەکانیانە ئەترسن، ئەوانەی کە لە نوێژەکانیانە دڵیان ئەلەرزێ، ئەوانەی کە بە ڕۆحەکانیان نوێژەکەن. قد ئەفلح المؤمنون. بەڕاستی کە بانگ دەکا ئەفەرمێ حەی عەلە الفەلاح، وەرن بۆ نوێژ، نا وەرن بۆ سەرفرازی، وەرن بۆ سەرکەوتنی دنیا و قیامەت. ئەم دنیا و قیامەتە لە چوا دەسەکەوێ؟ لە نوێژە، بەڵام لە ڕۆحی نوێژە. ئەوی تەنها بێ بۆ نوێژ ناباتەوە. کەسێ نوێژە باتەوە کە بزانێت چۆن نوێژەکە. نوێژیش ئەبێ بەدڵ بکرێ، ئەبێ بە ترس و بە لەرز و بە ڕەجاوە بکرێ. خەشەعە لە زمانی عەرەبیە ئەی ذەلە وەخافە وەخەضەع، يعني زەلیل بوو، يعني دڵی لەرزا، يعني ترسا، يعني شانی کەس کرد. قد أفلح المؤمنون. سبحان الله، زۆر جاری بینی لە نوێژە خەڵک ئاوا نوێژەکە، من نازانم بەرامبەر چی وەستاوە کاوە نوێژەکە، نازانێ ئەگەر کەسێ لە خۆی گەورەتر و جوودی هەبێ ناوێری ئاوا و ناتوانێ ئاوا نوێژ بکە، ناتوانێ ئاوا بەرامبەری بوەستێ. لەبەرەوە ذەلە خەشەع لە زمانی عەرەبیە یعنی زەلیل بوو، یعنی ترسا، یعنی شانی کەس کرد. خەشەع الجیدار ئەی کانە ئابلا للسقوط. دیوارێک کە پێوتێت خەشەعە یعنی خەریکە ئاوا بکەوێ، یعنی لە ترسا دیوارێ خەریکە ئەیدا بە ئەرزا. خشعت الأرض يبست وأفقرت. يبست وأغفرت يعني زەویەکە وشک بوو وتەقی درزی برد. خشع الصوت إذا انخفض. دەنگێک ترسا يعني لەسەر خۆ بوو، هادئ بوو. خشع البصر إذا انكسر وانخفض نحو الأرض، يعني چاو شۆر بوو ئەوە، يعني چاویش خشوعي هي بلى. خشعت الشمس إذا كان في اللحظات الأخيرة قبل الغروب. خور زليل بو، خور خاشع بو، يعني لو كاتيك خريكة أوابي وشيت أوديوك لكو ديارنا ميوم الله، يعني برو مردنتي. خشع الورق إذا طال عليه الأمد فاصفر وذبل. قلا خاشع بو ترسا يعني زرد بو برو هەڵوەرین چوو. سبحان الله، معناها چەند جوانن. ئەی دڵ، ئەی مسلمان ئەگەر خاشع بێ ئەبێ هەموو ئەم معنایانی تیا بێ. وەکو دیوارێ بێ کە خەریکە ئەڕوخێ، وەکو خۆرێ بێ کە خەریکە ئاوا بێ، وەکو سەوتێکە کە تەنها ترپە و تەنها چرپەیە، وەکو چاوێکە کە تەنها شۆڕە بێ، وەکو خۆرێکە کە خەریکە ئاوا بێ، وەکو وەرەقەیەکە کە خەریکە زەردە بێت و ئەوەرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە کە ئەبوو دەردا بۆمانە جێڕێتەوە فەرمێ ئەوەل ما يرفع من هذه الأمة الخشوع حتى لا يرى فيه خاشعا.
یەکەم شتێک کە لەم ئومەتەیە هەڵەگیرێ خشووعە، ترسە. لەم سەر بۆ ئەو سەری ڕیزی مسلمانان بە کامێرە بیگرە و دانە بە دانی فەحسکە، دڵێکی ترساوی تیا نابینی. کەسێ نابینی کە دڵی لای خوا بێ، دڵی لای نوێژەکەی بێ، دڵی بدلەرزێ لە ترسی خوای گەورە. سبحان الله. یەکەم شت کە لەم ئومەتە هەڵەگیرێت چییە؟ ترسە. ئاخر شت کە لەم ئومەتە هەڵەگیرێ نوێژە. یعنی یەکەم بەڵاو مصیبەت کە ڕوومانتیەکە هەر لە نوێژە ڕوومانتیەکە کە خشوع لە نوێژ هەڵەگیرێ، ترس و لەرز لە نوێژ هەڵەگیرێ، ئاخر شتیش نوێژەکەش هەر بۆ خۆی نامێنێ. یعنی یەکەم حەلەقە پسە حەڵقەکانی تر بە دوایە دێن. ئاخر شت پێش قیامەت نوێژ نامێنێ. لا حول ولا قوة إلا بالله. خاوەنی کتێبی ئیدارەت الصەلا قسەیەکی زۆر خۆش جێڕێتەوە. فەرمێ جارێکیان لە سین بووین ئەمان خوێن، بردیانین بۆ زیارەتی قەبری ماوتی سیتۆنق. لەوێ کە ڕۆیشتین بینیمان ئەم خەڵکە بەڕیس سەفی گرتووە و ئەم هەموو خەڵکە وەستاوە بۆ ئەوەی کە بچێتە خزمەتی قەبرەکە. قەبرێک تەحنیت کراوە، لاشەیەکی مردووی بێجیان کراوەتە شوشەیەکەوە بۆی کە بۆنی دەرنەچێ بۆ خەڵک. 100 مەترمان مابوو بگەینە شوێنەکە، وتیان لێرانەوە کەس بۆی نییە قسە بکە. 50 مەترمان مابوو، تیان لێرەوە بۆتان نییە خشەخشی نعلەکان و قاشتان بێتە بێ زۆر بە ئیسپایی قاچ هەڵبێنن. کەوتینە دەرەوەی قاعەکە کە جوسە و لاشەکەی تیا بوو، وتیان لەم و دووە لە ئێرەوە بۆتان نییە دەستان ئاوا شۆڕکەنەوە، ئەبێ دەستان خەنە سەر سنگتان. گەیشتینە قاعەکە، وتیان ئەبێ لەسەر خۆ بڕۆن، نابێ هیچ ئەملاولا بکەن. گەیشتینە لای قەبرەکە و لە شوشەیەکا بوو، وتیان بۆتان نییە ئاور بەنەوە، بێ ئاوا بەس بە تیلەی چاو سەیری قەبرەکە بکەن، بە لەسەر خۆیی بە هادیی بە بێچوڵە. لا إله إلا الله. لاشەیەکی مردووی بێجیان کە ڕوحیانەتەکەی لە جەهەنەمایە، خوازانێت چ عەزاب و چ ناڕەحەتێکی لەسەر چۆتۆ بەلای خوای خۆی. ئەم هەموو تەعزیم و تەقدیسە ئەکرێ، ئەم هەموو خوشوع و ترسی بەرامبەر دەرەبڕێ، ئەم هەموو حرەس و خەدەمەی هەیە هەتا دوای مردنەکەی. ئینسانە بێ بەم شکۆیەوە بچێتە بەردەسی. ئەی خوایە کە خاوەنی هەموو ڕۆحەکان و هەموو لاشەکان و گردنی هەموو مەلیکەکان لە بەردەستیانایە، دانە بە دانەی ئەڕوا و ئەباتەوە، ئەبێ چۆن بەرامبەری بۆستی. ئاوا سبحان الله. خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکا خەڵکێکە بینی ڕائەکەن بۆ نوێژ، شپرزەن بۆ نوێژ، ئەفەرمێ ئەو دەنگە چی بوو لە کاتی نوێژە؟ وڵێ وەڵی پێغەمبەری خوا ویستمان فرێ جەماعەت کەوین. ئەفەرمێ فەلا تەفعەلوا ئیذا ئەتەیتم الصەلاة فعەلەیکم بالسەکینە. گەر هاتن بۆ نوێژ لەسەر خۆوەرن، با ئارامگری و ئاسوودەیتان پێوە دیار بێ، خاو هەنگاوەکانتان بنە ڕامەکەن. فما ئەدرەکتم فەصەلوا، ئەوی پێگەیشتن نوێژکەن، وما فاتەکم فەئەتیموا، ئەوی لە کیستیشتان چوو تەواوی کەن. ڕەواه البوخاری. واتە پەلە مەکەن لە نوێژەکانتانە، ڕاکەڕاک مەکەن لە کاتی نوێژە، بۆی نەبۆ خۆتان سەکینە و ئارامیتان لە کیست بچێ، نەبۆ خەڵکی تر. بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جارێک کە نوێژەکەی فەرموو اللهم لك ركعت وبك آمنت ولك أسلمت خشع لك سمعي وبصري. خوایە چاوەکەم بۆ تۆ زەلیل بوو، جۆشم بۆ تۆ زەلیل بوو. سبحان الله. کە دڵ زەلیل بوو، چاو و جۆش بۆ شێوە زەلیلە بن، بەو شێوەیە خشوع ڕویان تێیەکە. بۆی ئینسان لە کاتێکا دڵی زەلیلە بێ، دڵی خاشیع و ترسنۆکە بێ، لە ترسی خوا نەک لە ترسی کەسێکی تر، ئەمە جۆرێکە لە ئازایەتی. بۆی بینی دڵی ئارامە بێ، تۆ لە هەر شێ بترسی سبحانە دڵە بەلەبەلەکە، ئەڵێ وەڵا دڵی چۆتە 120 ترسێکی بۆ دروست بووە. بەس ترس لە خوای گەورە مێشک و دڵ ئارامەکاتەوە. سبحان الله. مێشک زەبزەبەکانی کەمەکاتەوە هەتاوەکو مێشک مرتاحە بێ،
دڵیش هادی ئەبێتەوە چکە ئەلا بذیکری اللهی تەطمئین القلوب. سەلما بوافێر ئەفەرمێت ئافرەتێکی فەڕەنسی و ماستێری هەیە لە لوغە و لە ڕیاضیاتە. ئەفەرمێ ڕەفیقێکم هەبوو لە جامیعە پرسیارەکانی لەسەر ئیسلام جواب بامەوە. فەرمێ یەکەم شتێک سەرنجی ڕاکێشام لە ئیسلامە زەلیلی و ترسی موسڵمانەکان بوو لە کاتی نوێژە کە بەرامبەر خوای گەورە ئەوەستان. ئەمە یەکەم مەنزەر بوو کە سەرنجی ڕاکێشام و منی هێنایە ناو ئیسلامەوە. چکە نوێژەکانی تر ئەم زیلەتەوە ئەم خۆتۆعیتیان نییە، ئەم ترسیتیان نییە. بۆیە خوشوع ئەلاماتی هەیە خۆشەویستەکەم. ئیستیکانە، زەلیل بوون، ضعف، حەز بە خۆکەمکردن، لەرزین، چاو پڕبوون لە ئاو لە فرمێسک، دڵنەرم بوون، ئارامی گیان و دڵ ئاسوودە بوون بەوەی کە لە دەوروبەری ڕۆدا و تەسلیم بوونی تەواو. هەر کاتێ ئینسان لە کاتی نوێژە ئیستیکانە و ضعف و ارتعاش و إغراق العين بالدموع ورقة القلب واطمئناني بو دروز بو واستمتاعي روحي بو دروز بو استسلامي طواوي بو دروز بو أما بيه وتري خشوع واتبه همو لا شد لقلتا نرم بيتها ثم تلين قلوبهم وجلودهم إلى ذكر الله أبي بيش لاشا بيش بيست دل آرام به بۆ ئەوەی کە زبریە بەلاشی ئینسانە بێت و ئینجا خاو بێتەوە، ئینجا دڵەکە هەست بەو خشوع و ذیلەتە بکا کە بەرامبەر بەخوای گەورە وەستاوە. بەڵێ خۆشەویستەکانم، ئەگەر ئەمەد لێ کاتی یەکەمە بۆ دروست بوو چاکە، ئەگەر نا لە دووەم لە کیسی نەیی هەتا چوارم لەگەڵیا بڕۆ، ئەگەر نا لە بەیانیا دروست نەبوو لە نیوەڕۆیا بیکە، ئەگەر نا هەتا ئیشا خەریک بە ئەبێ ئەمە دروست بێ بۆ ئەوەی کە قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون بۆ ئەوەی کە ئەم فەلاحەت پێ ببڕێ، چونکە بەهەشت بە منە بێ بەدەست نایە بەڕێزەکەم. قسەیەکی خۆش هەیە کە بۆ ئیستئناسی جێڕینەوە. فەرمێ عیسامی ئەبی یوسف جارێکیان بیستی کوڕێکی گەنج هەیە ناوی حاتەمی ئەسەمە، پیاوێکی زاهیدە و نوێژێکی عەجیبەکە. بە تەڵەبەکانی فەرموو با بڕۆین پرسیاری لێ بکەین لەو گەنجە. فەرمێ کە چوونە ژوورەوە لە گەنجەکەیان پرسی وتی یا شاب ئەخبرنی عەنی سەلا، ئەی گەنج جوابی نوێژم بەرەوە. حاتەمی ئەسەمیش فەرمی ئەتەسئەلونی عن ئادابها ئەم عن کەیفیەتها، پرسیارم لەباری ئەدەبی نوێژەوە لێ ئەەکەی یان لەباری شێوازی نوێژەوە. ئێمەش پێمان سیر بوو، وتمان پرسیارێکی لێ کردم کردی بە دوان. أبو يوسف لي برسي عن آدابها، برسيار لباري أدب نوێژەوە لێ ئەەکەم. حاتم فرمي أن تقوم بالأمر وتمشي باحتساب وتدخل بالنية وتكبر بالتعظيم وتقرأ بالترتيل وتركع بالخشوع وتسجد بالخضوع وتتشهد بالإخلاص وتسلم بالرحمة. الله فرمي أويك هستي بوكارك هەموو هەنگاوێکت حساب بکەیت و بەتەمای ئەجر بی لەسەری، بە نیەت بچیتە ناو نوێژەکەتەوە، بە گەورەی تەکبیر کەیت و بڵێ ئەڵڵاه ئەکبەر، قورئانەکە بە تەرتیل و بە جوانی و لەسەر خۆ بخوێنی، زۆر بە خوشوع و بە ترسەوە ئاوا سوجود بەری، بچیتە ڕکوع، دوایی تەشەهود بە ئیخلاص و بە نیەتێکی پاکەوە بدەی، دوایی کە سەلامت دایەوە بە ڕەحمەت و بە سۆزێکی زۆرەوە، بە دڵنەرمیەکی زۆرەوە. ئەبی یوسف فەرمی ئەی پێم بڵێ کەیفیەتی نوێژ ئەمە ئادابەکانی بوو، ئەی نوێژ چۆنەکرێ؟ فەرمووی ئەن تەجعەلە الکەعبەتە بەینە حاجیبەیک، کەعبە بخەیتە بەینی هەردوو برۆتەوە، والمیزان نصب عینیک، میزان و تەرازوی قیامەت بخەیتە پێش چاوی خۆت کە ئێستاکەنە تەرازۆکەت قورسە بەیان سووکە بێ، والصراط تحت قدميك، صراطيش خيتا جير قاستوا كعبة ليرة، ميزاني قيامت لم ديديو، صراط برينوي سرجرقي جهنم لجير بيتا، والجنة عن يمينك والنار عن شمالك، بهاش خيتا لا راستت،
ئاگەر خەیتە لای چەپت وملك الموت خلفك يطلبك ملك الموت لبشتوي وداواتك ولا تدري بعد ذلك أقبل صلاتك أم ردت عليك دوای هەموو ئەمانە مەلەک المەوتیش بە ژوور سەرتە وەستاوە دوای نازانیت نوێژەکەت قبول بوو یان قبول نەبوو. قاضی لێی پرسی منذ كم تصلي فەرمی چەندێکە نوێژەکەی حاتم جوابی دا فەرمی منذ 20 سنة 20 ساڵ ئاوا نوێژەکەم. ئەبوو یوسف سەلامی دایەوە و ئەبوو یوسف ئاوری دایە بۆ ڕەفیقەکانی فەرمی هەلوموا بنا نقضي صلاة 50 سنة با بڕۆین نوێژی 50 ساڵمان بژێڕینەوە. ئێمە بڵین چیت خوا نوێژێ ئاوا نەکرێ بەڕاستی ئەبێ بژێڕێتەوە. با بچین نوێژی چەند ساڵەمان نەکەینەوە بەس لەمە دوای نوێژەکانمان چاکەین بە خشوع و بەزیلەتەوە بیکەین بۆ ئەوەی کە لەوانە بین کە قەد ئەفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون بۆی کە حەقی حەی على الفلاح حەی على الصلاة کە بین و سەرفراز و سەرکەوتوو بین. بەیەک شت باوی لە نوێژەکانمانە خشوع و زیلەت و ملکەچی و چاوشۆڕیمان هەبێ بەرامبەر بەخوا. ئەمەش گەورەترین دەرەجەی عەبدە کە لەگەڵ خوای گەورەیە پیادەیکە. السلام عليكم ورحمة الله وبركاته.